بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 53. پرسیاری 29. بورن ناتوانم بنووسم لەبەر هەندێ ئێستا. پرسیاری 29 تەلەڤیزیۆنێکی ڕەنگی پێویستی بە وزەی کارەبا هەیە، پێویستی بە 200 وات هەیە، کەواتە دەتوانین بڕێک بنووسین هەر تەلەڤیزیۆنەی پێویستی بە 200 وات هەیە بۆ یەک تەلەڤیزیۆن، واتە ن دەکا یەک ژمارەی تەلەڤیزیۆنەکانە. ئەگەر هاتوو 2 تەلەڤیزیۆن بوو 200 جارانی 2 دەکەم، ئەگەر 3 بوو جارانی 3 دەکەم، ئەگەر 1000 بوو جارانی 1000 دەکەم، چونکە هەر یەکێک پێویستی بە 200 واتە. ئێستا نووسرایە بەهای 200 ببینەوە ئەگەر هاتوو بکاتە 13، واتە ئەو بڕا وزەیە بدۆزەوە ئەگەر 13 تەلەڤیزیۆن چەندیان پێویست بە وزە دەبی. ئەمن زۆر ئاسانە، 200 جارانی 13 دەکەم، ئەو کات دەزانم 13 تەلەڤیزیۆن پێویستی بە چەند وات هەیە. زۆر بە ئاسانی، بەڵام زۆر گرنگە لە کاتی لابردنی پیتی و دانانی 13 دەبی ئەمن لەبیرم نەچی هێمای لێکدان دانێم. لە کاتی هەبوونی پیت پێویست ناکە لێکدانەکە لێرە بنووسم، ئەگەر بشنووسم هەڵە نییە، بەڵام لە کاتی ژمارە ناچارم بنووسم دەنا هەڵەیە. 200 جاران 13 زۆر ئاسانە، 2 سفرەکان دەنووسمەوە، 2 جاران 3 6، 2 جاران 1 2. پێویستی بە 13 تەلەڤیزیۆن پێویستیان بە 2600 وات هەیە. تەواو. پرسیاری 30 ئەو بڕەمان هەیە، یەک فاریزە 8 جاران پیتی ئەو پیتە پیتی کۆ 32 ئەو بڕا یان ئەو ڕێسایە بەکاردێ بۆ گۆڕینی پلەی گەرمی لە پلەی سەدی بۆ پلەی فاهرەنهایتی، کەواتە ئەو سعە پلەی سەدی. ئەو پلە فاهرەنهایتیە چییە کە بەرامبەر سی پلەی سەدیە، واتە بڕۆ چ بکەم ئەمن دەینم ئەو پیتەی لا دەبەم لە جیاتی ئەو پیتە ئەو پلە گەرمایی سەدی دادەنێم و ئەژمێر دەکەم، ئەو بەهایی بەدەستم دێ دەکاتە پلەی فاهرەنهایتی، کەواتە دەچم ئەو پیتەی لا دەبەم لە جیاتی دەنووسم سی، چونکە داوام لێ دەکەن ئەگەر پلەی سەدی سی بوو دەکاتە چەند. زۆر ئاسانە. دەینم 1.8 دەنووسمەوە، جارانی پیتەکەی لا دەبەم، هێمای جاران دەنووسم و دەنووسم سی. ئێستا لە کاتی لێکدان دەبی ئاگام لێبی، چونکە فاریزەم هەیە لێرە سفرەکە دێتە خوارێ یەکسەر 3 جاران 8 24، 3 جاران 1 3 لەگەڵ دووش ناکات 4 ببورن دەکا 5. ئەمن لێرە هەڵام کردیە. با لەسەرەوە چایکەمەوە. 3 سفرەکەی دێنمە خوارێەوە، سفری سیەکەی 3 جاران 8 24، 3 جاران 1 3 لەگەڵ دووش دەکا 5. ئەوجا 540 بەدەست هات. فاریزەی لە چێدانێم؟ لێرە یەک خانم هەیە لە لای ڕاست، لێرەش دەبی یەک خانم هەبی لە لای ڕاست و فاریزەکەی خۆم دانێم دەکا 54. 30 جاران 1.8 دەکا 54. ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 32. 54 و 32 پێویست ناکە ئیدی ئەو سفر پێویست ناکە، تەنیا وەکو ئەوەی وایە 54م هەبی. 54 لێرە، چارەکە لێرە، 5ەکەش لێرە.
54 کە کۆیان دەکەمەوە دەکاتە 2 4 6 35 دەکا 8 پلەی فەهرەنهایتی، واتە 30 پلەی سەدی یەکسانە بە 86 پلەی فەهرەنهایتی. ئەوە وەڵامەکەیە. ئەگەر هەڵم نەکردبی لە کاتی ئەژمێرکردن، ئەگەر هەڵەشم کردبوو ئەوە چایکەنەوە. پرسیاری 31 وێنەی ڕوونکردنەوەی خوارەوە گۆڕان لە دۆخەکانی ئاو دیاری دەکات. ئەو وێنەیە زۆر وێنەیەکی جوانیان دروست کردیە، زۆر بەڕوونی باسی دۆخەکانی ئاو دەکا بە پێی پلەی گەرمی. لێرە دەست پێ دەکەین لە لای چەپ ئەگەر پلەی گەرمی ئاو یان با بڵێن پلەی ساردی لە ژێر سفر بوو، سفر لێرەیە، ئەوانە هەمووی لە ژێر سفرە، ئەوجا کەم 1 و کەم 2 هەتا کەم 25 یان نووسە لێرە. ئەو کات ئاوەکە دۆخەکەی کووە؟ دۆخی ڕق، واتە سەهۆڵ یان بوز. بەفر نووسرایە بەفر، ئەوەی ڕاستی بەفر باش نییە، زیاتر لە دۆخی سەهۆڵ یان بوز هەندێک کەس پێی دەڵێ. کەواتە لێرە هەمووی ئەوە هەتا دەگەینە ئێرە پلەکان کەم 25 و کەم 24 و کەم 23 و هەتا دەگەینە سفر، هەر دۆخی ئاوەکە دۆخی ڕقە. لە کاتی کە گەیشتینە سفر ئاوەکە ئیدی سەبر بەرە دەست بە توانەوە دەکا، بەڵام کاتەکی زۆری پێدەچی دەبی هەر وزەی بدەینە ئاوەکەی، هەر وزە هەتا کاتەکی پێدەچی ئەوجا هەموو سەهۆڵەکە دەبیتە ئاو. هێشتا پلەکە هەر سفرە، کەواتە پلەی ئاو لە سفر دەتوانی سەهۆڵ بی، دەتوانی ئاویش بی لە هەمان کات بە پێی وزەکە. کەواتە کاتەکی پێدەچی وەکو لێرە دیارە هەتا دەگەینە ئێرە هەر پلەکە سفرە. ئەوجا هێشتا ئەمە چ دەکەین؟ هەر وزەی دەدەینە ئاوەکەی. وزە واتە گەرمایی، تیشتی خۆرە، کارەبایە، ئاگرە، ئاگرکردنەوەیە، بەنزینە، بزانە نەوتە، هەرچیە. تۆزە ئاوەکە ئیدی ئەوە بەرەو پلەکەی زیاد دەبی، پلەکەی دەبیتە 25 پلە و 35 پلە و 45 پلە و 75 و هەتا دەگاتە پلەی 100. ئەو کات چی لێ دێ؟ ئەو کات دێتە پلەی کوڵان ئاو، بەڵام دۆخەکەی چییە لە پاش سفری؟ دۆخەکەی شلە، ئاو دۆخەکەی شلە، واتە لە هەموو پلەکانی لە سفرەوە هەتا 100 دۆخی ئاوەکە شلە. لە پلەی سەدی ئاو دەست بە کوڵان دەکا. ئەو کات کە دەست بە کوڵان دەکا ئەویش تێکەڵە لە ئاو و هەڵم، هەرچەندە وزەکە زیاد بی ئاوەکە دەبیتە هەڵم، هەرچەندە وزەکە زیاد بی ئاوەکە دەبیتە هەڵم. پاشان لە هەمان پلەی گەرمی دۆخەکەی دەبیتە لە پاشی پلەی سەدی دەبیتە دۆخی گاز، دەبیتە گاز، ئیدی نابیتە ئاو وەکو ئاوی شل، دەبیتە هەڵم، دۆخەکەشی گازە. کەواتە لە دۆخی ڕق لۆ شل لۆ گاز کە پلەی گەرمی بەرز دەبیتەوە لە سەدی زیاتر، کەواتە پاش 100 110 و 120 و 125 و 150 و 100 و چەند 60 و ئەو شتانە دۆخەکەی گازە. زۆر بەڕوونی لێرە دیارە کە ئەو وێنەیە زۆر بەکەڵکرد دێ لە کاتی ئەوەی کە وانەی فیزیاش دەخینێ. ئێستا وەڵامی پرسیارەکان دەدەینەوە. یەکەم پرسیار: ئایا پلەی کوڵانی ئاو بە پلەی سەدی چەندە؟ چونکە ئەو وێنەیە پلەی سەدیە، کەواتە یەکسەر دەچمە پلەی کوڵان و دەخینمەوە چەندە، دەڕۆم هەتا دەگەمە سەر
ئەوە ستونی وەڵامەکەم 100 پلەی 100 پلەیە. پرسیاری یەک تەواو بوو. پرسیاری دوو، ئەو بڕا یان ئەو یاسایە بەکاربینە بۆ دیتنەوەی پلەی کوڵانی ئاو، بەڵام بە فاهرەنهایت نایەن هەوێ بە سەدی، کەواتە ئەمن دەچم لە جیاتی ئەو پیتەی ژمارە 100 دادەنێم و بەهای بڕاکە دەبینمەوە. لێرە ئەگەر هەر هەمان پرسیاری چاکەم لە جیاتی بنووسم 100، کەواتە تەنیا لێرە بیگۆڕ بنووسم 100 بزانم چ ڕووی دەدا، بزانم دەکاتە چەند پلەی فاهرەنهایت. 1.8 جارانی 100 دەکەم. 1.8 جاران 100. چ بکەم لێرە؟ هەر لۆ ئاسانی چەند سفرەکی زیاد دەکەم لێرە، چونکە هیچ کێشە نیە دەتوانم زیاد بکەم. لە کاتی لێکدانی ژمارە 100 لەگەڵ ژمارەیەکی فاریزەدار یان ژمارەی دەیی، تەنیا فاریزەکە دەگوازمەوە لای ڕاست بە 2 خانە یان بە 2 ڕەنووس یان بە 2 هەنگاو، چونکە ژمارە 100 2 سفری هەیە، کەواتە ئەو فاریزەیە لێرە دەچیتە ئێرە لە وەڵامەکەی، لێرە نا، کەواتە وەڵامەکە چی لێ دەبیتە 1.8 سفر. فاریزەکە لێرە بوو هاتە ئێرە، سفرش لێرە هەیە بەڵام پێویست ناکە بنووسم، واتە 1.8 1 فاریزە 8 دەبیتە 180. ئەو جا ئێستا 180 کۆ دەکەمەوە لەگەڵ 32 دەبیتە چەند؟ 0 و 2 هەردوو 8 و 3 11 1 و 1 2 212 پلەی فاهرەنهایتی. فاهرەنهایت وابزانم ئەو ها دەنووسرێ یان ف بە کوردی. بێمە لای پرسیاری 32 لە خوێندکارێکیان پرسی ئایا نەگۆڕی ئەو بڕا چەندە؟ نەگۆڕەکە چەندە؟ وەڵامی خوێندکارەکە چ بوو؟ 72 س. بێگومان 72 س نەگۆڕ نییە، چونکە س پیتەچی گۆڕاوە دەگۆڕدرێ، وەکو لێرە تەمەشامان کرد لەو یاسایە ڕێسایە، هەر جارەی س هەر جارەی پلەکە، هەر جارەی ژمارەکە، دەتوانین بە هەوەسی خۆمان هەرچ ژمارەی لەوێ دانین و بەهایەکەی ببینینەوە، کەواتە نەگۆڕ لێرە ئەوە نییە، بەڵکو نەگۆڕ ئەو ژمارەیە کە ناگۆڕێ، کەواتە لێرە ژمارە 8 کە ناگۆڕێ، 72 کەش ناگۆڕێ بێگومان، بەڵام 72 س هەمووی بەیەکەوە دەگۆڕدرێ هەر جارەی شتەکە، چونکە پیتی س دەگۆڕدرێ، پیتی سئیش جارانی 72 دەکەین، کەواتە ئەو ڕادەیە هەمووی دەگۆڕدرێ گۆڕاوە بەیەکەوە، بەڵام بە تەنیا نەگۆڕ ئەوەیە هەشتەکەیە. پرسیاری 33 وەڵام نادەمەوە. پرسیاری 34 پرسیارێکی زۆر زۆر باشە. هەرچەندە ئەو دەبوایە ئەو پیتەچی کوردی بە، چونکە لە کاتی باسکردنی پیتی کوردی زۆر زۆر ئاسانە لە پیتی عەرەبی، پیتەکانیش لە گۆتن زۆر زۆر لێک نزیکن، کەواتە ئەو پیتی س کۆ ئەو پیتە دابەش پیتی س کەم ئەو پیتە ببینەوە دەکاتە چەند. ئەگەر هاتوو پیتی س کردیە 8 و ئەو پیتەش کردیە 6، زۆر 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 ئاسانە. لە چێ نووسیتم
ئەوەتە لێرە نووسیتم. دەچمە من لە جیاتی دانان وەکو لێرە دەبینن لە جیاتی پیتەکان ژمارەکانم دانا ئەو جێ ئێستا سەرەی کەرتەکە بە تەنێک کۆ دەکەمەوە ژێرەکەشی بە تەنیا جیاوازیەکەی دەبینمەوە سەرەی کەرتەکە یەکسانە بە 14 ژێرەی کەرتەکەش یەکسانە بە 2 14 بەش 2 دەکاتە 7 لەوەی ئاسانتر نییە. مانای چییە؟ بەرەنگاری واتە شتێکی هەر زۆر زۆر قڕس. لێرە هیچ قڕس نییە، تەنیا لە جیاتی دانانە. هەموو کەسیش دەزانی 6 و 8 و 6 دەکات 14 هەموو کەس دەزانی 8 6 لێ بڕوا دەکاتە 2 14 بەش 2 دەکا 7 وەڵامەکە دەکا 7. تەواو پێدا چوونەوە شیتەڵی خۆبەش بۆ هەر یەک لەو ژمارانە بنووسە. شیتەڵی خۆبەش بۆ هەر یەک لەو ژمارانە بنووسە. 99 زۆر ئاسانە شیتەڵی خۆبەش. 99 ئەمندا بەشی سێم کردیە 33 33ش دا بەشی سێ دەکەم کردیە 11 تەواو هەموو ئەو ژمارانە خۆبەشن کەواتە شیتەڵی خۆبەش لۆ ژمارە 99 یەکسانە بە 3 جاران 3 جاران 11. ئەگەر بمەوێ بە شێوەی چیت کە بنووسم دەنووسم 3 توان 2 جاران 11 تەواو. شیتەڵی خۆبەش لۆ ژمارە 24 دەکات ئەمندا بەشی دووم کردێ 12. بێگومان خوێندکاری ژیر ڕێی دیکەش هەیە یەکسەر دابەشی 6 بکە بۆ وێنە یان دابەشی 4 بکە یان دابەشی 12 بکە هەمان ئەنجامە. ئەم لێرە دابەشی دووم کردێ 12 12شم دابەشی دووی کرد بوو بە 6 6شم دابەشی دووی کرد بوو بە 3. ئێستا ئەوانە هەمویان خۆبەشن. خۆبەش مانای چییە؟ واتە ناتوانم دابەشی هیچی دیکە بکەم بێجگە لە یەک کەواتە دەنووسم 2 جاران 2 جاران 2 جاران 3 یان دەنووسم 24 یەکسانە بە 2 توان 3 جاران 3 تەواو. 56 ئەمن لێرە 56شم ئەو جارەی دابەشی هەشتی کرد بووە 7 چونکە 7 جاران 8 دەکا 56 ئەوجا 7 تەواو خۆبەشە ناتوانانی دابەشی هیچی کەی. هەشتەکەی دابەشی دووی دەکەم دەکات 4 چارەکەش دابەشی دووی دەکەم دەکات 2 تەواو. ئێستا 56 یەکسانە بە 2 جاران 2 جاران 2 جاران 7 یان 2 توان 3 جاران 7 تەواو. هەشتا ئەمن دابەشی دەم کردیە 8 ئەو جارەی دەیەکەش دابەشی دووی دەکەم دەکا 5 ئەو جا هەشتیش دابەشی دووی دەکەم دەکات 4 4یش دابەشی دووی دەکەم دەکات 2 ئەو جا دەنووسم هەشتا یەکسانە بە چەند دووم هەیە 1 2 3 4 2 جاران 2 جاران 2 جاران 2 جاران 5 ئەوجا دەتوانم بنووسم 2 توان 4 جاران 5 زۆر 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 ئاسانە شیتەڵی خۆبەش. گەورەترین کۆڵکەی هاوبەش دەست نیشان بکە واتە ئەو دوو ژمارەیە بۆ وێنە دەتوانم دابەشی چ بکەم. گەورەترین شت چییە؟ دەتوانم هەردووچیان دابەشکەم 25 و 40 ئەمە لێرە ئەوها 25 و 40 دەنووسم لە چێ نووسیتم 25 و 40 دابەشی 5 دەکەم کو دەزانم چونکە ئەگەر خانەی یەکانی ژمارەکە 5 بوو یان 0 بوو یەکسەر دەتوانم دابەشی 5 کەم بە بێمانەوە 40 دابەش 5 دەکا 8 25 دابەش 5 دەکا 5. ئێستا تەمەشای 5 و 8 دەکەم هیچ شتێک نییە هەردووچیان دابەشکەم بە بێمەوە واتە 5ەکە تەنیا دابەشی 5 دەکرێت 8 دابەشی 5 ناکرێ دابەشی 2 دەکرێت دابەشی 4 دەکرێت دابەشی 5 ناکرێت کەواتە ڕادەوەستم تەنیا 5
گەورەترین کۆڵکەی هاوبەشە لە مابەینی ئەو دوو ژمارانە. گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی 16 و 24 و 44 چەندە؟ دەتوانم بە ژمارە 2 دەست پێ بکەم، بەڵام ئەمە بە 4 دەستم پێ کرد هەتا ئیشەکە زوو بکرێ. 44 دابەش 4 11، 24 دابەش 4 6، 16 دابەش 4 4، تەواو دەبی ڕاوەستم. هیچیت کە کۆڵکەی هاوبەش نەما لە مابەینی ئەو سێ ژمارەیە، نەتوانم 11 تەنیا دابەشی خۆی دەکرێ، بەڵام 4 و 6 دابەشی دووی دەکرێ، بەڵام چونکە 11 ناکرێ ئیشەکەی تێکدایە، کەواتە 4 گەورەترین کۆڵکەی هاوبەشە. پرسیارەکەی پاشی ئەو 21 27 30 36 گەورەترین کۆڵکەی هاوبەش سێە. 36 دابەش 3 12، 30 دابەش 3 15، 27 دابەش 3 9، 21 دابەش 3 7. پاشان چونکە 7 لە ناو هەیە، 7 تەنیا دابەشی خۆی دەبی، ئەوانش دابەشی 7 ناکرێن، کەواتە 3 گەورەترین کۆڵکەی هاوبەشە. تەواو. 42 کامە بڕ یەکسان نییە خوێندکاری ژیر ئاگات لێبی یەکسان نییە بە 81. ئەمن دەبی یەکێکە ئەوان بینم ئەوانە بزانم دەکەنە 81 یان ناکەنە 81. لێرە ناوکەوانەکەی پێش هەموو شتێک ئەنجام دەدەم، نۆیەکەی وەکو خۆی دەنووسمەوە، جاران وەکو خۆی 4 کۆ 5 یەکسانە بە 9، ئەو جا 9 جاران 9 یەکسانە بە 81. زۆر باشە، کەواتە ئەوە هەڵبژاردەکە نییە دەکا 81 چونکە نووسرایە نییە، ئەوە وەڵامی ڕاست نییە. ئێرە هەفتەکەی وەکو خۆی دەنووسمەوە، جارێ 16 جاران 4 چا دەکەم، کۆیەکەش دەنووسمەوە، 4 جاران 6 24، 4 جاران 1 4 لەگەڵ 2 6، ئەوجا کۆیەکەی دەنووسمەوە، دەیەکەش دەنووسمەوە. ئێستا کۆیان دەکەمەوە، بەجارێ ئەو دوای کۆکەمەوە چونکە ئاسانە. 64 کۆدا دەکا 74، 74ش کۆ 7 74 کۆی بکەمەوە لەگەڵ 7 دەکا 81، کەواتە ئەوەش دەکاتە 81. ئەوەش هەروەڵامی ڕاست نییە. ئەدی ئێرە 3 جاران 25 3 جاران 5 15، 3 جاران 2 6 یەکیش 7، 75 کۆی بکەمەوە لەگەڵ 2 یەکسانە بە 77. ئەوە وەڵامی ڕاستە چونکە ناکاتە 81. ئەدی ئێرە بزانم دەکاتە 81. داتواندوو یەکسانە بە 100 کەم، 4 جاران 5 دەکا 20 کۆ 1، ئەوجا 100 20 لێ بڕوە دەکا 80، 80 کۆ 1 دەکا 81، واتە ئەوەش دەکاتە 81. وەڵامی ڕاست کامەیە کە ناکاتە 81؟ ئەو وەڵامە وەڵامی ڕاستە، چونکە نەیکردە 81 کردیە 77. وەڵامی ڕاست. کەواتە زۆر گرنگە پرسیارەکەی باش بخینمەوە. یەکسان نییە. پرسیاری 43 بچووکترین چەندجارەی هاوبەش لە مابەینی 9 و 12 چەندە؟ 9 و 12. 9 و 12 لێرە دابەشی 3 دەکەم، هەردووچیان دابەشی 3 دەکرێن، 12 بووە 4 9 بووە 3. باشە، ئەو جارەی چونکە گەورەترین کۆڵکەی هاوبەشە بەردەوام دەبم لە دابەشکردن، ڕناوەستم بەردەوام دەبم. ئەوەیە جیاوازی گەورەترین کۆڵکەی هاوبەش و بچووکترین چەندجارەی هاوبەش. لێرە ببورن بچووکترین چەندجارەی هاوبەش دەبی ببینمەوە، هەر بەردەوامم لە دابەشکردن. دیسان دابەشی 3 دەکەم، چارەکە چونکە ناکرێ وەکو خۆی دەینووسمەوە، سەیەکە دابەشی 3 دەکا 1، ئەو جارەی تەنیا 4 مایە دابەشی 4 دەکەم، چارەکەش بووە 1 کە هەموو ژمارەکان بوونە 1، ئەو جار ڕادەوەستم. ئێرە
لێک دەدام 3 جاران 3 9 جاران 4 دەکا 36 بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ژمارە 9 وە ژمارە 12 یەکسانە بە 36. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 53 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.